د تقینا تانکا گازê de duh li dihokê çend kes hatine kuştin. Li Washington xwepêşandan li dijî êrişên Tirkiye li Herêmên Kurdan hatin kirin. û diyarda xwekuştina xortan di kempên awarên Şingalê de sirinc rakêşe. لە واشنگتن دیسیەوە سڵاوی دەنگی ئەمریکاتان لێبێ و سڵاوی ئاسۆجەبار و هاوکارم دەخیل شەمۆتان لێبێت. لە واشنگتن دا مژمێر هەفتی سپێدەیە ڕۆژە دوشەمبەیە بە سڵاو و ڕێزین گەرم. بالا فرق بفروکوان آ ترکیه ایرو سهشنبه بنگهکی هری گرینگی هفپیمانیا نفنتوی لحسکی کر آرمانش کو زیان مروی جی انجامن و ایریشی بون جه درکی لشکری جه هفبندیا نفنتوی جه بو میدیا نزیکی حسد گوتیا کو درونک بنگهن یکیمین تایبتن دیجی تیروری ین هزین سوریا دموکرات لناف بنگه هفپیمانیا نفنتوی کریا آرمانش جه درکی لشکری حسدی جی جهندری بنگهی هف کوالسیون نفنتوی گوتیا پیامری دنگی امریکا لقامشلو کود انجام بمباران کرنه دا دو شروانن وان جیان خوش دست دایا و سین دی جی بریندارن پیامری دنگی امریکا لقامشلو زانا عمر نهار راستخوا بمرایا جبو آگهین داوی زانا اسیفی دارم دنگی مبگهاتا اگر دنگی مبگهاتا مدخواست بزانین پیامین داوی یان پیشاتین داوی پشتیوی ایریشا فروکاکو دیبیجن لجهه کی دایا هزین دیجا تیرورینا لی دناف بنگهی کوالسیونا نفنتوی دا چندی راستا و چه هیا شماره بیجی دیاره دنگی ما دیار دنگی من ناگها زانای کو پیامک لزگی ناگها ما هر برت هر جب پیامداری ما زانا عمر لقام شلوکو دی بیجا کو فروکک به فروکوان یان درونک ترکیه بنگها کی هزین دیجا تیرورین تایبت کو دناف بنگه یان برگاین هفپیمانی یان نفنتوی دا لحسکی کریا آرماش دگورا پیامی وی گهاندیا ما دو جشروانی نوی هزا تایبت هاتنا کشتنو سیجی بریندار بونا اگر بشی پرودکشنیش مرا بیشن اگر زانا آماده دگی مدگهی اگر نه امها ام دی وگرین سوریا و بزاین کان او ایریش چاوا لی دیسان باجار دهوکی جی کوپا امری ماوی بمره با لسر مثلا تقیناکا کو ده چی بود آواهی کی دا کو تایبت بو بخندکاران جماره کوان هاتنه کشتن هفشی وی تقینا بری چند روزا پیشمی کل سلیمانی چی بو او جی تقینک بو جماره کا کسانت ده هات کشتن دیسان جی امی اگر پیوندی اما دروز ببوان را امی وگر جموان لی دیسان ام بردوام بین لسر بابتین خو پیشاندانین خلکی ایرانی خورتر دبن پشتینیزی کی دو مهان جد سپیکرنا وان و هیزن اولکاریا حکمت تی پیتر تندیه بکاردینن جبر راوستاندنا وان خو پیشاندانان لی چند روژن داوی تقال لی خو پیشاندانان هات کرن لباجار مهابادی و چند باجارین دی که خو پیشاندران کنترولا وان باجارو کان کریا با علیه کی دی و راپورت جی ایرانی در دکافن بحثا رویدانین دزدریجین سکسی لسر خانمین خوپشاندر دتیکرن جالیه هیزین اولکاری و لدمی لیکولینان بگرتیان را دیگرتی گهانده دنگی امریکا اف راپورت پشت راست نکرنا لیوان پرسان آراسته چندین چالاگوانان دکا دوی دلیوی دا امی وانداریا دکتر خالد خیاطی پروفسوری آلیکار لزانکویا لین شوپینگ لسویدی دکن دکتر خالد بیانی باش سپاس بکاتی جناب پیش همو تشتک دمیست بزانم پیش باس او باسانه دمیست باری دوخی اشاری مهابات بزانین چونه که تو وکبلی چاودری او روشه لایران بکشتی دکید. با زور سپاس باردوخی شاری مهاباد است زور باج نیه. ئەوەندەی کە من ئاگادار بم هێزانەکانی ئێران کۆنتترۆلی
جێگا حساسەکانی شار بە تایبەت دەواازەی هاتنەژووری شارەکان لە لایانی جۆر بە جۆرە بەدەستەوە گرتووە. کۆنتترۆلێکی یەکجار زۆر هەیە بە تایبەت لەو شارەکانی دیکە کە دێنێ و شاری مەهاباد. تەنانەت ئەوەی ئەم بیستومە مۆبایل و ئەوانش تەمەشا دەکەن و بێجگە لەوەش سیستمی ئینترنێتی جیهانیان لە ڕاستیدا بڕیوە و بەجێ ئەوە سیستمێکی پەیوەندی ئینترنێتی نێوخۆیان داناوە کە دەتوانن زۆر بەڕاحەتی بەرەگای ئەوە کەسانی چالاک شوێنەکانیان بدۆزنەوە. بەگشتی بە تایبەتی بارودۆخی شاری مەهاباد، بەڵام بەگشتی بارودۆخی کوردستانی ڕۆژهەڵات و لێردا چەند شار وەک جوانڕۆ و پیرانشار و بۆکان و پارادێک سنە و شارەکانی دیکە ئاسایی نیە و زۆر ناخۆشە. بەڵێ باشە دکتۆر، چەند ڕۆژێک هەواڵمان هەبوو لەسەر کوشتنی ژمارەیەک خۆپیشاندەر، بەڵام زانیاری چی لە لای تۆ هەیە لەسەر کوشتن و بریندارکردنی خۆپیشاندەران کە بینیمان ڤیدیۆمان بینی تەقایان لێ دەکرا لە ناو جادەکانە؟ کاک دەخیل لە دە ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 40 کەس لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون و ئەو ڕێژەیە بەڕاستی لە پەیوەندی و بەراوردکردن لەگەڵ باقی ئێران کە سەرەتای ئەو شۆڕشە بەلوچستانی لێ دەرکەی ئاستێکی زۆر زۆر بەرزی ڕێژەیە کە ئەوە نیشاندەری ئەوەیە کە لە ئێران بەڕاستی هەڵوێستەگرتن لە سیستمی مێژووی ئێراندا لە بەرامبەر نەتەوەکاندا و بە تایبەت نەتەوەی کوریانی نەتەوەی لە ڕوانگەی نەتەوەی سەردەستەوە زۆر جیاوازەوە. ئەمە لەو نەک تەنیا لە 30 ساڵی ڕابردوودا ئەوەمان بینی و بەڵکو لەو ڕۆژانەی کە ئێمە تێپەرمان کرد دەبینین کە ڕێژەی شدەت و زەبروزان کە لە بەرامبەر کووردا بەکاردەیە لە ئاستێکی زۆر ڕادەبەدەرە. دەمویست هەر ئەو باسە لەگەڵا بکەم دکتۆر خاڵد، ئێمە وەکو چاودێرێک باسی خۆپیشاندان و ئەو تونوتیژیانە دەکەی کە لە ئێرانە ڕوویداوە لە 30 ساڵی ڕابردووە و خۆت وەکولی شاهدی ئەو هەموو ڕوودانەوەی هەمومان شاهدین تەمەمان ئەوەندا گەورەیە کە ئەوەمان بینی بە بەچای خۆمان. دەمیست ئەوە بکەم لەو هەموو کاتەدا خۆپیشاندەرانی ئێستا یان خۆپیشاندانی ئێستا وە چەند دەبینین بەهێز دەبن بەرامبەر ئەوەش دەوڵەتی ئێران ڕژیمی یان وەکو بڵین حکومەتی ئیسلامی ئێران ئەو توانا و ئەو هێزەی هەیە کە خۆی بگرتن و بزانێت چۆن ڕەفتار لەگەڵ ئەو خۆپیشاندانانە بکاتن و چۆن دوای ماوەیەک شتیوا بکا کە بینیمان لە ڕابردووە خۆپیشاندانەکان نەماون. ئەم جارە ئێران بەرەو چێ دەڕواتن؟ لە پەیوەندی لەگەڵ کورد و فاکتۆر زۆر گرنگە باسی بکەم. ئەوەیش یەکەوەیە یەکگرتووی حیزبە سیاسیەکانی کوردی کە بەڕاستی نمونە بۆ لە ڕوانگەی بنەوە زۆر بە شکلێکی معقول و دروست لە بەرامبەر ئەو شۆڕشەدا و سەرهەڵدانەدا هەڵوێستیان گرتووە. دواتریش یەکگرتووی خەڵک و فیداکاری خەڵک و ئەو شێوازەی کە خەڵک لە قارەمانێتی و لە ئەوەی کە بەڕاستی تایبەتی بە هەلومەرزی شۆڕشە لە خۆی نیشاندا و بە هەموو کەم و کەسرێکەوە بە هەموو فشارێکەوە بە هەموو ئەو تەقە و ئەو شێوازە چەکانی لە کوردستان بەکاردەیە شێوازی چەکی کۆنوانشنەل یا چەکی ئاسایی نین، ئەوانە ئیشەڕن، ئیشەڕی جێپەین، ئینیە و شار نین. ئەوان لە بەرامبەر ئەوانەدا دیسان خۆراگرێکی یەکجار بێوێنەی لە خۆی نیشاندەوە. لە پەیوەندی لەگەڵ گشتی ئێراندا دەتوانم ئەوە بڵێم ئەوەش بە پشتبەستن بە هێندێک ئەزمون و هێندێک تیۆری کە تایبەتن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وەزعی کە لە ئێراندا هاتوۆتە ئەروە هەرچەند بە شکلێکی زۆر نامتەعادل و نامتەوازنە لە کوردستاندا شۆڕشەکە گەرمترە بە بەراوردکردن لە شارە گەورەکانی ئێران، بەڵام ئەو پرۆسەیە گەڕانەوەی نییە. بۆچی گەڕانەوەی نییە؟ مدلی ئێستای ئێران ینی مدلی ئابوورەکەی ئەوەی بە ئینگلیسی پێدەن پرێدیتر ستیت ینی مدلی مرۆڤخۆرێک گەیشتووەتە حاڵەتێک کە لە تێکچوونی خۆی ڕایانی لە ڕاستیدا توخمی ڕووخانی خۆی و هەڵوەشانی خۆی دەناخی خۆیدایە. یەکەم پێم وایە ئەو شۆڕشێران سەرڕایەوەی ئەم بۆ خۆم یەک لەو کەسانم گلەیی دەکەم کە بۆچی شارە گەورەکانی دیکە زیاتر پەیوەست نابن. ئەو پرۆسەیە شارە گەورەکان بەهۆی هەلومەرجی جیاوازترەوە، بەڵام ئەوانیش وردە وردە زیاتر وەکو باسمان کرد لە دەستپێکی ئەو متوێژە کە راپۆرتمان بینیوە وە جێمان لێ بووە دەستدرێژی سکسی دەکرێت لەسەر خانمان ئەوانەی کە لەناو خۆپیشاندانەکانە
وەکو بڵێن هێزەکانی تایبەتی ئەو ئێران دەیانگرن و دەیبەنە زیندانەکان و لە کاتی تحقیق و لێکۆینەوەیە دەوتری کە دەدرێژی لیان دەکرێت دوێنێ و ئەو ڕۆژمان جێلی بوو بۆ نمونە راپۆرتێکی دوور و درێژی CNN هەبوو لەسەر ئەم بابەتە و خانمان لەوێ کە قوربانی ئەو دەستدرێژیە بوون خۆیان قسە دەکەن. ئێمە نەماتوانیوە ئەو راپۆرتانە پشتڕاستکەینەوە، بەڵام پرسیار لە جەناب دەکەم وەکو چاودێرێک لەو بارەوە دەتوانی چی بڵێ؟ ڕاستە ئەو راپۆرتانە، ڕاستە ئەوە دەکرێیاننا؟ ئەو راپۆرتانە ڕاستن، دەتوانێت ڕاست بێ بە پشتبەستن لە کارکتەری سیستمی کۆماری ئیسلامی و شێوازی هەڵسوکەوتنی ئەو ڕژیمە لەگەڵ زیندانی سیاسەکان بە شێوازێکی مێژووی سیستماتیک ئەگە ببینی. بگەڕێنەوە سەرەتای ساڵەکانی هەشتایە لە ئێران کە پێی دەڵێن شێست، ئەو کاتە زۆربەی زاران زیندانیانی کچ پێشەوەی کە بە ئێعدام یا لە سێدارەدان محکوم دەبوون، پێشەوەی کە حکمی لە سێدارەدانیان لە ڕاستیدا ئیجرا بکەن، ئەوانیان مارە دەکرد لە خۆیان یا تەجاوزیان پێدەکردن بۆی بە حکمی ئەو نەوعە ئیسلامی ئەوان باوەڕیان پێ هەیە، پێیان وانەیە کتێکی کە دوو شت بێ ینی پاکیزە بێ بە پاکیزەی لە دنیا بڕوە. ئەوە دەیان نمونەی تەجاوز ئەو کاتانە هەبووە. دواتر نمونەیەکی دیکەت بۆ بێنمەوە لە ساڵی 2019 کە 1500 کەس خەڵکی خۆپێشاندەر لە ئێران کوژران لە زیندانی کاریزەکدا ئەو نەوعە شێوازە ئەشکەنجیان زیادەتر لەسەر کوڕان بەکارهێنا بوو. دواتر ئیحترافی خۆشیان پێکردی ئەگە لەو کەسانی کە لە ڕاستیدا لە سیستمی دادی ئێران یا بێدادی ئێران بە نێوی قازی مرتەزەوی یەک لەو تاوانبارانەیە کە لە ژێردەستی ئەودا نمونەهایەکی زۆری تەجاوز نەکتەنیا بە جنسی مێینە بەڵکو زیاتر بە جنسی نێرینەش کراوە. لەو پەیوەندێدا یەک لە پیاوە ئاینەکانی ئێران بەداخەوە ئێستا ناوەکەیم لەبیرنێ، بەڵام بۆ خۆم خوێنمەوە کە دەڵێ بۆ ئیحتراف وەرگرتن و ئەشکەنجەکردن تەجاوز شتێکی شەرعیە، ینی شەرعیەتیان ئەم بابەتە ژانیش زۆر ئەمن بۆ خۆم نمونەم لە سوشیال میدیا دیەوە بۆ نمونە زۆر دکتۆر خالد داوا لە بدون یەکەم کاتمان نەما، بەڵام ئەمە بابەتێکی کە پێداچوونەی بۆی دەوێت دکتۆر خالد خەیاتی پرۆفسۆر یاری دەدەر لە زانکۆی لیپشانگ لە سوید. زۆر سوپاس. سپاس. بەپێی هەواڵە خۆشیەکان لە ئێستادا ئێران بردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکات. دۆخی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ ئێراندا زۆر هەستیارە و ئێران خۆی ئامادە کردو بۆ هێرشێکی سەربازی پیادەڕۆ. ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و کوردیش دەخوازێت فشار بخاتە سەر ئێران بۆ ئەوەی کردەوە سەربازەکانی ڕابگرێت. بۆ مەبەستە دڵشاد ئەنوەرمان لەگەڵ پەیامنەری ئێمە. دڵشادەم کاتت باش. دڵشاد ئێران هەڕەشەی لەشکری دەکات بۆ سەر هەرێم. ئێران بۆ دەستپێکردنی لەشکرکێشی چاوەڕوانی چییە؟ ئاسۆ من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە کە تقریبا نیو کاتژمێر لەمەوبەر جارێکی تر کۆماری ئیسلامی ئێران بنکە و بارەگاکانی پارتە کوردیەکان بە تایبەتی پارتی ئازادی کوردستانیان لە ناوچەی شێراوە لە سنووری پردیە بۆمباران کرد کە تاکو ئێستا ئێمە قسەمان لەگەڵیانە کرد زەرەر و زیانەکان نەزانراوە، بەڵام بە دوو موشک بۆمباران کراون. سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیارەکان دیارە هەر ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاوتوێکردنی ئەو گرفتانەی کە ئێستا لە ئارادان کە بەشێکی گرفتەکان پەیوەندیدارن بە هەڕەشەکانی ئێران لەسەر خاکی هەرێمی کوردستان و هەڕەشەی لەشکرکێشیکردن لە بەخشاری بەغدای پایتەختی عێراق بۆ کۆبوونەوە و بینینی بەرپرسانی باڵای عێراق و هاوکات لەگەڵ سەردانەکەدا ئەمڕۆ ئەم موشکبارانە ئەنجام دراون. و من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە ئێران بۆ دەستپێکردنی لەشکرکێشەکانی بەپێ و زانیارانەی کە لای ئێمەیە چاوەڕوانی ئەنجامی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا ئەکات کە بەپێی زانیارەکان ئێران کۆمەڵە داواکاری خستۆتە بەردەم بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراقیش و داواکە و داواکاریانەی جێبەجێ بکرێت. سەرەکیترین داواکاریەکان کە پەیوەندیدارن بە پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەوەیە کە پارتە کوردیەکان لە چەک داماڵڕێن و داوای سێ سەرکردەی داوای ڕادەستکردنی سێ سەرکردەی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان و عێراقەکە بە بیانووی ئەوەی کە لەلایەن دادگاکانی ئێرانەوە داوا کراون و دیارە ئەو سێ سەرکردەیە کە کۆماری ئیسلامی داوایانەکە سەرۆکی سێ حزبی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتن کە هەندێکیان لە ناو خاکی هەرێمی کوردستان دانین، بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ئەوروپان و بەشێکی تری داواکاریەکانی ئێران گرێدراوە بە قەتیسکردن و چەکردنی هێزە کوردیەکان لە ناو خاکی هەرێمی کوردستانە.
دڵشاد باشە حکوومەتی عێراق هەڵوێستی چییە بەرامبەر داواکاریەکانی ئێران لە عێراقدا وەکو ئەنجومەنی وەزیران و سەرگۆزیرانی عێراق و سەرۆکۆماری عێراق بەر لە پەرلەمان ئاسۆ وەکو ڕوونەکە حکوومەتی عێراق تەواو سەروەری و سیادەی لەدەست داوەوە وەزیری بەرگری عێراق بە ئاشکرا لە نێو پەرلەمانی عێراقا پێشتر ئاماژەی بەوە کرد کە ئەوان بای ئەوەندە هێز و چەک و تەقەمەنیان نییە کە بتوانن سەروەری عێراق بپارێزن و بتوانن بەرەنگاری هێرشە دەرەکیەکانی وڵاتانی دراوسێ ببنەوە واتوانم ئەوەش ئاماژە بەوەش بکەم کە عێراق تەنانەت بەڵێنیشی بە بەرپرسانی ئێران داوە کە بەشێک لەو داواکاریانەی کە لەلایەن ئێرانەوە پێشکەشیان کراوە جێبەجێ بکات بە تایبەتی پەیوەندیدار بە پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات کە لە ناو خاکی هەرێمی کوردستانە بنکە و بارەگایان هەیە بەڵام بەپێی ئەو زانیارانەی کە ئێمە هەمانەوە قسەمان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستانە کرد دەستبردن بۆ پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات قورسە و ئەو داواکاریانەی کە کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و هەرێمی کوردستان هەیەی تایبەت بە ڕادەستکردنی بەشێک لە سەرکردەکانیان و لێسەندنی چەک و تەقەمەنی و چەککردنیان ئەمە بەلای هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات شەوە ڕەتەکرێتەوە پێیان وایە کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان داماڵینیان لە چەک ئەمە حاڵەتێکی نەخوازراوە لە کاتێکدا کە ئێستا لە ئێران هێزە ئێرانیەکان کوشت و بڕەکەن ئەمان لێرە چەک بکرێن وە چالاکی داماڵڕێن بۆی ئەمان ئەمە قبول ناکەن بەڵام جەختیان لەوە کردوێتەوە کە ئەوان کراونەتە بیان وەگینا هیچ مەترسیەکیان لەسەر ئێران دروست نەکردووە ئەوەی کە لە ناو خاکی ئێرانە هەیە تووڕەیی خەڵکی ئێرانە نەک چالاکی ئەمان بەڵێ دڵشاد سوپاس بۆ شرۆڤەکاری و هەواڵەکانت هەربژی زۆر سوپاس دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەمڤگەڕن سووریا و لە گۆڕا پەیامێکی پەیامی دەنگی ئەمریکا ji قامشتۆ گەهاندیمە فڕۆنەکە درۆنەکە تورکیا ببورن ئێریشی بنگاهێکی کریە di nav بارەگایê hevpeymaniya nêfneteweyî da li bajarê Hesekê ku ew hêza bûye armanca firoka Tirkiya ya bê firoka van hêzeka dijî tîrorî bûye diyara ziyanên mirovî jî li wer hebûne û zana Umar نها ڕاستەوخوا بەمەڕایە هیویدارم vê carî peywandiya bûî rabaş bez zana pitir zanyariya tu bidme li ser wê êrîşa firoka bê firokevan yan dronê Tirkiya di wî bingehê ku hêzên nêfneteweyî tidene. بله دخیل جخوا هز يعني جدرين جو كواليسيون نامنتوي جبو ميديا يعني زيكي هسه تكس كرينجو او بيار قوميه او وك سوربرايز بناف كرين انها فرماندارين سر استا هي بيمانيه ناف دولتي اللي قال فرماندارين هسه دي حطانا هاد جيفين عندنا داكو وي روداني بنرخينن او هات جو تنجي جو دما امريكا هول دداغو تند استا في شري داخينه او اراميه فغرينه اف بنجها كواليسيون اللي حسكي قلت ناسكرين اللي في داري باستراحه وزير جو جهه بيجيبونا فرماندارين كواليسيون يجي لو داري جو هيزن جو هاتن ارمانش كرين هيزن انتي تيرورن يات جو او جرينكترين هيزن ينجو دشري ديجي داعش ده شردكن و دايركت ديجي اليه هيزن تايبتين امريكاين كواليسيون ده تين پرورده كرين و بهفره اوبراسيون هفبش و اف هيزان كي تين ناسكرين جو هيزكي بريجرينج دناف كواليسيوني وهسه ده جو بري جاران ليدرين داعشي حري مزن لسر دستيفان شرفانا هاتنا كشتن ان هاتنا قرطن جخوا اف بوير جهه مطرسيه كي مزنه لكولاني شكر بله هالبد لغورا بيامي كو بهستي دو جوان شرفانا هاتنا كشتن سي جي بريندار بونا اللي زانا ما دو خاص يعني ام تكذبكن يعني او جي كو هاتي بمباران كرين فروکا به فروکاوان یان درونکا ترکیه بویا و دناف هیزن کوالسیونی دانه چندی نزیکی هیزن وان هیزانه کو دور بنگه وان هنه و اندامن وان جی معنا
جخوا او استراحه وزير ام بنجها جيرينكتري بنجها كواليسيون ده حسكي ده او بنجها اياتي دنافا وبنجها كواليسيون ده جوجبر ده حرب بنجها كده بنجهن يعني كس يعني شرفان يهسدي بجيد بن وين كواليسيون او بنجها انك 5 كيلومتران دوري سينوري تركيا وبيتري خو نزيكي حسكيه وسريه دنافبرا حسكي وتلتمري ده دكباب بل داخل بله زن عمر پیامنی دنگ امریکا لقامش لام قال کی سپاسیات کنو یفدال مع قادر بکیج پیش هات نوچه دبن لور ود داخیانیه که دا ده وزارت الدروا یا امریکی خماخوان نشان دا لهم بر کشتنا سیویلان لسوریا و د ترکیه دجی داخیانیه وزارت الدروا دی بیجا امر رجدیه دکن کوتند و تیجی ورن کم کرنج و پاراستنا جیانا مدنیان و هر وصا پشتوانیه ارمانجا یکی او جی شناف برناکو مالا دولتا اسلامی داعشا املی دجی هر کارکی لشکریه به هفکاری نه د عراق د جی کو سروریا و دولتی پیشل دکا له همان دم جی بالوسخانه امریکا لسوریا سرخوشی لمالبات قربانین ایریشا ترکیا د باکوری سوریا دا دکا و رجدی جی دکا جبو پاراستنا سویلان و جرخانه آبوریا مدنی محمود بالي بأمر دنجي أمريكا أنها بمرايك وأم بحثي هندي بكنكو خلقي هريمي لوان هريمان ده ترمين قربانين خوا وين ويريشا فروكان وشارتنا وهر وصع نرحتي دنا خلقي دا بيداب ويجبر وان إريشان جبر نزل عليها روشا وان لجبر قفين تركيا جبو إريشان دور دا محمود دم باش تشتي داوي تشهيا تشمر بيجي لسر وان بويرين بان چند روجا دبن وبتايبت جي كوباني دبا ارمانج محمود دنگي ديار ديسان دنگي مكيشيا دنگي هيا نزا دنگي ما دقها محمود اگر دنگي ما تي جمتش مربيجا اگرنا دنگي تنائي محمود بله امی وگرن جم محمود بالیج بو پیشات دعوی بده مالی دیسان لروجین بوري كو لآمد ديار بكري جي خلقي برسفها بوج بو وان إريشان إيرو جي خلق دركة تبون جادان جبو ديار كرنا نرازي بوني لهم بروي إريشا فروكين تركيا دي سوريا داو كشتنا چند مدنيان ديارا هيزن أولكاريا دولتي لورد لديار بكر آمدي چند كسين خو پیشان در گرتنا نها خجان فارقين بمرة جبو جمرة بيجاكاني أو چند كزبون ما بس توان چبو درشم وان چبو و چه پیشهات یان چشتینو هیا خج دم باش اسیوی دارم پیوندی اما بتر باش با لگل سلام و محمود بالی نباش بو خجی اگر آماده با خجی دنگی متی دیار دنگی ما دگها جم خجل دنگی وینا گها ما افجی کش کدیا ام بحثی گرتنا خو پیشاندن دکن لی باجار دیار بکر آمده کو خو پیشاندن کرنا لی دی جی وان ایریشن فروکن ترکیا بری چند روزان لی چند دوران ده هریما کردستان عراق ده هر وسط ده هریما باکورو روشلاتی سوریا ده کو جماره کا قربانیان انجام نوی بونا لحكومات يعني هزين دولات تركيا چند جوان خو پیشاندران گرتنا وتبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان ئەمریکا دژی هەر کردەوەیکی سەربازیە کە دۆخی سووریا ناسەقام گیر بکات ئەمەش لە کاتێکدایە کە هێرشە تۆڵەسەندنەوەکانی تورکیا دژی هێزە کوردیەکان بە درێژایی سنووری سووریا پەرەی سندووە. ئاژانسەکانی هەواڵی رووسیا ڕۆژی سێشەمە بە پشبەستن بە نێدراوی رووسیا لە سووریا ڕانگەیان بەجیا رووسیا داوای لە تورکیا کردووە کە خۆی بە دوور بگرێت لە بەکارهێنانی هێزی سەربازی زیادەڕۆیی لە سووریا و خۆی بە دوور بگرێت لە هەر گرژێک و لە هەر پەرەسەندێکی لەشکری. ئەو لێدوانی تورکیا دوایی ئەوە هات کە تورکیا ڕێگەیان کە هێزەکانی چینەکانی پاراستنی گەل یەپەگا بە هاوەن هێرشان کردوتە سەر ناوچە سنوورەکانی تورکیا لە باکووری سووریاوە و دوو کەس کوژراون بەڵام تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە. ئەمەش دوای ئۆپراسیۆنی
هێرشە ئاسمانیەکانی تورکیا لە کۆتایی هەفتەدا کە هێرشێکی کوشندەی بۆم ڕێژکرا و لە ئەستەنبول ئەنجامدرا. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتی واشنگتن نیگەرانە ڕژدەکانی خۆی بە ئەنکەرە ڕاگەیاندووە سەبارەت بە کاریگەریە نەرێنیەکانی پەرستەندن لەسەر ئامانجی بەرەنگاربوونەوەی دەوڵەتی ئیسلامی داعش لە ناوچەکەدا. بەڵێ دیاردەی خۆکوژی و خۆکوشتن لە ناو کەمپی ئاوەرەی زیدەکاندا نیگەرانی زۆری دروست کردووە، بە تایبەتی لە ناو گەنجاندا. باوکێک لە هەر لەم چەند ڕۆژەی دواییدا کچەکەی خۆی لەدەست داوە، کچەکەی خۆی سووتاندووە و خۆی کوشتووە. کاو عومەر لەو بارەیەوە ئەم راپۆرتەی بۆ ناردوین. ئەولوێنێ کەچەخوایە 12 ساڵیت نێڕیتن بەریا چەند ڕۆژان خۆکوشتیە دناڤە ماڵدا ئاگر لە شێخوەدا کردە و هەتا نەها سەدەمێن خۆکوشتنێ ئەف بابە نزانیت. بەنەت بدەرگە هەتا هەڵشکێنان دەست خەبەر دەرگە بەبوو هەوا کێشابوو تەنفیس نەما سەحبان بوو بەنەت بوو پشتی ئەو بگریش خەبەر دەرگە بەبوو هەلە حالە خۆ بەبوو دەرگە. سەلاح ئەلیاس خەلکی شەنگالەیە و بابێ 7 زارۆکانە لە کەمپا ئێسیان لە باکوورێ دەشتانەینەوە وەکو ئاوارە ژیانە خوێت بەتە سەر دناڤا خیڤەتەکە بەرتەنگدا چیرۆکە خۆکوشتنا کەچە خوێ وەسا دەبێژیت. سبەیکێ دایکاوێ هەردوو برایوێت کچک برنا مستەوسف با تەختۆر ئاژیژمالێ دەرکەتمە شوما سەر شغلی ئەساتم جینارە گرەگازی و ئاگرب خیڤەتە تەکەدیە ئەو خۆ دەرکەتەش حمامێ ئاگرێ خۆتەمران بووشی و ئەو دەرکەمە برە مستەوسف حەولاندا ئاشێخان شێخان حەولاندا دۆکە وێ دەرێ سەرێوەی ساخ عەمرێ خۆ دەکرد. ڕێکخراوێن تایبەتمەند بمافێ ئێزدیان بە و ئەوێن بەردەوام کارتیان لەسەر ڕەوشە ئێزدیان ئەو سەدەمێن خۆکوشتنا گەنجان و سنێلان دیارتیان کو تەمەنێت ناوبەرە 12 هەتا 25 ساڵیدا ئەف دیاردە گەلێکیا بەربەڵاوە و تایبەت دناوا کەمپاندا. ڕاستێک چێک ڕاستی مەنزانی تایبەت یعنی چەندن ئەوت کە مەثلەن هەدانەهۆ ژیانە خۆش دەست داین وش خوێنتی هار کرین بەڵکێ وێ دەر گەلەژی بێهیوی بوون یعنی ئەوەک شوان ئەسبابێت هەگەر عالم يعني جيانا خوك قوتيش دستن جالاقيد اجتماعي وإد رياضي وإد تشتد هوسا يعني الكامب هذا قالك كيم چەندین جارا مە پەیوەندی بە پۆلیسێن دهۆکێ ڤەکر کو وردەکاریên vê boyerê bû me diyarken lê çi kes berhev nebûn lêdwanekê bidin. Nuhata 12 salî dumahîk henasên xwe helkêşan piştî çendîn demjimêra ji boyerê û dîvda canê xwe ji dest da. Ev e yekemîn keç yan kur nebû ku xûkuştî belkût mawê 8 salên derbasbûyî da çendîn kurokîçên êzdiyan xûkuştîne lê heta nûke çi data û amarên fermî nehatîne ragihandin. Kawa Umer Dengê Amerîka دەشتا نینەوە. خواکوشتن di her civakekê da û di nav li her cihekî de jî her heye lê ev çend salin xwekuştin di nav xortên Şingalê de bûye diyardek sirinc rakeş. Çima rêjeya xwekuştinê di nav vê civakê de wesa bilind e gelo çawa rê lê were girtin ji bo bersiva van pirsan em ê vandariya Profesor Can İlhan Kizilxan serok û damezrênenê beşê derûn nasiyê li Zankoya dihokê dikin كونها او راستخوا ji Stuttgart'da Almanya bi meraya Doktor Dembaş sedemên vê diyardî ku di nav xortên Şingalê de zêde dibe çi ye? Dembaş û zor spas lê hevîne ji ber ku rastî jî niha bûye tiştekî metirsiyek û hewceya kampanyeke netewî û nêdewletî çêbibe ku ev xwekuştin û nexweşiyên êderûnî werin astenkirin. Sedem yek ava 8 sale êzidî diwan qempa dene ya di duwan peşaroja wan ya Şengalê an vegera Şengalê nediyar e. Gencên ciwan ku niha li qempa dimînin taybetî geç
هر وها گریدای گلوبالیزم هر کس هند یکی وان یعنی تلفن که دستال گلوانه ه و دنیای به گریدای نه روشا دنیای تماشات کن گنجن دنیای تماشات کن لی او بخواه بکتنا آستنگی که و نکارن جیانه که خواه یا پیش روش پیشکش بکن بوی وات های یک جبو صدمین این تراومای جنوسیتی در باس نبونه یا دومین صدی 48 هیجی نها نخوشین درونی تراوما لقامپان پیدا دبن باندوره که مثل سازارو که گنجان دکه دایکو بابه آن کلک شکل که دپرسیو نخوشی باره داخل باشا دكتور والي كوريناك أمادك يده دماز ترى أخفتنت بحسب لي كوريني كلكم بتشلو دو كسان رأى أخفتنا لسه همان بابت اللي كورينا واهشتنا هاتيا وشان دللي من دخواز بزانم كاني أنجامي أنجاشتني الدويل كلي دا سيرفي مجاري چنا بله ما 442 کسر فوین شکر به تایبتی به ازین القمپی و ازین القمپی کن بدن برها ودن ما گمان هیا حزرین خواکشتن الگلوان پیداد و پینادن آبه صدمه ویجه او بکن زان ده 2020 نواهی وکده 11 کسن کچن ازین نوبرا 15 و 23 سالی خواکشتن جبر ویجه دیار کرن که 146 او کرد از دیان که نهادوان کامپانده حزرین خواکشتن الگلوان پیداد به نایوی وطای که ایرو آن سبیه خو بکشن دیسر نخوشین درونی فکر نگاتیو پیش روزه که ندیار حزرین این دنه تیخویا کرن که گمانه که اف کس کاربن خو بکشن جبروی دیسا دبیجم یعنی دوی تشتک وره کرن که وصل دوام او بسیاره ما دکتور الهان دوی چو وره کرن که ریلوانا بیان او کسی که هزرا خو کشتنی دیکن هزرا خو بگو هرن نه ما بخوال زنکوی دو که موضوعی سایت پریونشن تیم یعنی کمک جبو کو کاربن چوا آستنگ بکن به کشتنه 4 سایکوتراپیستل ما کم تایبتی درس و پر کرنه 24 حتی هاتلاین که او هاتلاین حمود دو که ول عراق کارن تلفنی وان بکن گواروشن حزرین خو کشتنن هبت کارن تلفنی وان کی تلفنی بکار او بخاطر تلفنی بکن یعنی کسو کاروان یعنی کس کوانا دی بینه یعنی دزانه کو هزرا خو کشتن دیگه تلفن وان تلفن بکا هر کس کار بکه مثلا نخوشن جان حزر وان هي لی ناخوز خو بکن ترسک کبد لیوان کارن تلفن بکن آنجی مروبه وان داخواز وان آنجی تنک هبه کسک کارن تلفنی وان بکن او کس تیما ما آن هر رقم پا آنجی تلفنی امبولانس بکن کوان کاربن پیدا بکن آنجی بارا با آخر کجوی حزرین خو کشتن خودور بکن باشا دکتور الهان دیسان تی گوتن او تشتک زانستیه جدیاره او کسین کو هزرا خو کشتنی دیکن بانگ آلیکاری جی دیکن افراس دا صدی 8 دیار کردن که همولی کلین دنیای هات نچه کرد صدی 8 او کسین که حزرین خو کشتن آنجی تخواز خو بشوتینن دار بکن راستی نخواز خو بکشن او مسئله که بیچارسیه نخوش درونی هی بانک هوارت کن او بانک هواری که نه گهدار کردن مقابل نگد کارن خو بکشن بله دکتر الهان کی سپاس ام دزانین کو تی گوتن جی کو ریجه کوان کسین کو بناوی خو کشتنی نه دی سال هندک جوانا جی تین کشتن ابجی راسی یک دیال جمارین درست نزانین دکتور الهان جان الهان کزل خان دامزری نر و سروکی بش درون ناسی لزانکویا دوکی ام گل کی سپاس یاتت کن کو جا آلمانی راست خوب مربو دست خوش درست سپاس رابو واشنطن بەنامەیەکی ئەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن.
وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیان فڕۆکە جەنگیەکانی تورکیا ڕۆژی یەکشەمە هێرشی ئاسمانیان بۆ سەر بنکە چەکدارەکانی کوردەکان لە باکووری سووریا و باکووری عێراق ئەنجام داوە و 89 شوێنیان بە ئامانج گرتووە. ئەمەش وەک تۆڵەسەدنەوەیەک بۆ هێرشێکی بۆم ڕێژکرا و لە ئەستەنبول کە هەفتەیەک لەمەوبەر 6 کەس کوژرا تایدا کە تا ئێستا پژازنەبەوە کێ کردوێتی. وەزارەتەکە دەڵێ بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و چەکدارە کوردەکانی یەپەگەی کردوتە ئامانج لە کاتێکدا واشنگتن لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی داعشدا لە سووریا هاوپەیمان بوو لەگەڵ یەپەگەدا و بەردەوامە سەبارەت بە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. هاوسەرۆکی بزوتنەوەی تەفگەری ئازادی کوردستان تارە حسێنمان لەگەڵدایە. تاراخان ئەم کاتت باش. ئەمە زۆر سپاس. ئەمە یەکەم جار نییە و دوایمین جار نییە تاراخان تورکیا هێرشی ئاسمانی دەکاتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەم هێرشانە تەنها بۆ بەهێزکردنی خۆی ئێردۆغان لە ناوخۆدا یان یاریکی ترسناک دەکات دژی کورد؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. بەداخەوە دەڵێن کە هێرشەکانی دەوڵەتی تورکیا یان پرسی کورد بەگشتی لەم ناوچەیە پرسێکی نوێ نییە، پرسێکی 100 ساڵەیە و لە ئەنجامی پەیماننامەکانی لۆزان و سایکسبیکەوە هەتا ئەمڕۆ کە زلهێزانی ئەوێ ڕۆژەیە کە دیارترینیان رووسیا، بریتانیا، فەڕەنسا کاتێکە دەوڵەت نەتەوەیان لە ناوچەکەیان دروست کرد و کوردیان ببێ دەوڵەت و بەبێ ستاتۆ هێشتەوە وەکو تێکێکی چەور خستیانە بەردەمی بەڕاستی چوار دەوڵەتی دڕندەی نەتەوە پەرستی کە بە ذهنیەتی یەک ئاڵاو، یەک زمان و یەک مەزهەب و یەک ئاین و هەتا دوایی یەک و هەبوونی نەتەوەکانی دیکە و بە تایبەتی نەتەوەی کورد بە مەترسی بە تهدید لەسەر خۆیان ئەبینن. لەوێ ڕۆژێەوە هەتا ئێستا گەلی کورد بەردەم چوار دەوڵەت نەتەوەی ناوچەکەدا ڕۆژەڵاتی ناوەڕاستدا لە بەردەم قڕکردن و جینۆساید و کۆمەڵکوشکردندایە. ئەوەی کە ئێستاش بەڕێوە ئەچێ بەڕاستی پەیامێکی دیکەی مەترسیدارە لەسەر هەوڵەکانی خودی ئەردۆغان و خواستەکانی دەوڵەتی تورکیا بۆ ئەو هەژمون خوازیە باڵادەستی کە ئێوێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە بەدەستێنانی ویلایەتی حەلەب و ویلایەتی مووسڵ لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستاندا ئەو پێگە هەژمونیە تەمۆحەیە کە بۆ خۆی هەیەی لە ئاواکردنی عوسمانی نوێدا. هەڵبەت هەمومان نەزانین کە ئێستا تورکیا لە ناو خۆیدا لە ناو گێژاوێکا ژیانەکە بۆیە بۆ ینی دەرباسکردنی ئەو گرفتە ناوخۆیانەی خۆی هەوڵی ئەوە دەدات کە لە دەرەوە هێرشەکانی خۆی لە دەرەوە بەم ڕەنگە بتوانێت پێگەی خۆی بپارێزێ لە ناوچەکەیە. بەداخەوە ئەو ئاگرەی کە ئەوێ ڕۆژێ 100 ساڵ پێش ئێستا فڕێ درایە ئەم ناوچەیەوە هەتا ئێستا لە سووتان بەردەوامە، لە ڕشتنی خوێنی کوردان بەردەوامە هەتا ئەمڕۆ. بەڵێ باشە تاراخان تورکیا دەیان بارگای سەربازی و هەواڵگیری لە هەرێم هەیە بەپێی هەواڵەکان و بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان و بەپێی راپۆرتە ناوخۆیەکانیش. بەڵام حکوومەتی عێراق و هەرێم تام سەروەختە بەڕژدی داوایان لە تووشیان نەکردووە لە خاکی عێراق بڕواتە دەرەوە. ئایا هۆکارەکان چین؟ بەڵێ لە ڕاستیە حکوومەتی عێراق بەداخەوە حکوومەتێکی ئاڵۆز و شێواوە، مرۆڤ ناتوانێت ناوی حکوومەتێکی سربەخۆی دیموکراتی خوازی لێ بنێ. ئەوی شەوەیەکە مرۆڤ بتوانێت بڵێ لە هەموو لایەکەوە دەستێوەردان بۆ بەڕێوەبردنی عێراقی، بەڵام تەنها عێراقیەکان ڕۆڵیانە لە بەڕێوەبردننی عێراقدا و عێراقێکی ئەوەندە ئاڵۆز و ناسەقامگیرە بەڕاستی هەرکەس دەتوانێت مداخەلەی بکەوە. حکوومەتی هەرێمیش بەڕاستی مرۆڤ شەرمەکە باسی هەڵوێستەکانی حکوومەتی هەرێم کا کە زۆر جار حکوومەتی عێراق چاوەڕوانی زیاتری لە حکوومەتی هەرێمەیە بە حکمی هاوسنووری ناوچەکە لەگەڵ دەوڵەتی تورکیادا. بەڵام بەداخەوە ئێمە بینیمان لە ئەنجامی سیناریۆیەکی خودی هێزانەتەوە پەرستەکانی تورکیادا لە ئەستەنبول تەقینەوەیەک دروستە بێ سەرۆکی هەرێم و حکوومەتەکەی هەرێمی کوردستان پێش ئەوەی والی ئەستەنبول هەڵوێستی هەبێ ئەوان لێرەوە سەرخۆشی ئەکەن و لێرەوە پەیامی هاوخەمی خۆیان و ئیدانەکردن دەست پێکەن. بەڵام هەتا ئێستا لە ناو خودی باشووری کوردستاندا کە بەدەیان شەهیدی ئازادی خوازەیە، تەنانەت لە ماوەی ڕابردوودا شەهیدێکی ژن کە خەڵکی شاری سلێمانی بوو شەهید بوو بە چەکی کیمیایی قەدەغەکراو. بەڵام ئەم سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمانەی ئێمە ئەم حکوومەتی هەرێمەمان نەبینی تەنانەت سەرخۆشی بۆ بنەماڵەکانیان بنێرێکە لە کاتێکە ئەوان هاوڵاتی هەرێمەکەی ئەوانن. لەبەر ئەوە بە باوەڕی ئێمە ئەم حکوومەتانە چاوەڕوانی هەڵوێستیان لێ ناکرێت و ئەوەشی کە تورکیا دەیکات چ ئێمە
و چه هەر هێزێکی دیکەی ئەم ناوچەیە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گشتی کوردستانیش پێمان وان نییە کە تەنها ئەوەی بەرپرسیارە بەرامبەر بە قەتڵ و عام و کۆمەڵکوژیانێک کە دەوڵەتی تورکیایکە تەنها ئەمە دەوڵەتی تورکیا بێ بە پێچەوانەوە تورکیا ئەم هێزەی تەنها بە پشت بەخۆی ناکات ئێمە زانین کە تورکیا ئەم هێزە لە هێزە نێودەوڵەتیە هێزەکان وەرئەگرێ لە ئەوروپا لە ئەمریکا و بیرمان نەچێت لە ناتۆی وەرئەگری ئەم هێزەوە ئێمە هەموو ئەمانە بە بەرپرسیارە بینین بەرامبەر بە بەو هێرش و کۆمەڵکوژیانێکە تورکیا بەڕێوەی ئەبا ئەمریکا و ئەو هێزانێک کە بانگەشەی دیموکراسی دەکەن کە مداخەلەی عراقیان کرد بۆ ژیانێکی باشتر مداخەلەی سووریان کرد بۆ ژیانێکی باشتر دەبێ هەڵوێستیان هەبێ دەرفەت نەدەن تورکیا بەم ڕەنگە جینۆسایدی گەلی کوردستان پێشەوەی کە جینۆسایدێکی بەڵێ تارەخان زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین بە حەقەت کاتمان زۆر کەم بوو بەڵام بە دڵنیاییەوە لە ماوەی ئەو 10 ساڵی پێشوودا دەیان هاوڵاتی مەدەنی و گوندنشینەکان بەهۆی بردومانەکانی تورکیاوە گیانیان لەدەست داوە زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین تارە هەربژین ji bo dîrêkirina razîbûnê li hember êrişên Tirkiya di herêmên Kurdan de berî çend rojan li bajarê Diyarbekir Amedê xwepêşandanek hat rêxistin lê diyara hêzên ewlekariyê çendek ji wan girtina Xelîcan Farqîn peyamêra dengê Amerîka li wir niha rastexwe bimir hêvî derin peywendî baş be xelcî çend kes hatin girtin armanca xwepêşandanê pitir çi bû û çi tiştî dî heye li ser wê rûdanê بله وکی بتجد دست نشان کر گله کساتن یعنی ش حتی رقم ایرو تشتکم زن 47 کس هات ندست سرکن کد نواندا هفسروک هدفا آمده زیاد چیلان هروسا هفسروکا پارتی هرمن دموکراتیک و گلک نونرو هفسروک این رخصتن سازین سیبیوکا سندکایا پروردهیه اودیا میمارا اودیا مشاوره جی تدا جدیگرن آرمانجی او بکو اپراسیون اسمانی ترکیه لسر عرض روجوای کردستان ایریشان شرمزار بکن و دنگ آشتی بلند بکن لی دکیلیا کو یعنی بریار هات بود دایم کو چالاکی چه به ولایت آمده قدخه اعلان کر جبوی 7 روزه و قدخه خداجی داخلی خداج دست نشان کر بو 27 ماه سالگرا دامزان پارتی کارگران کردستان و چاوره هیا کو گلک تشنن پرووکاسیون چه ببنج بروی صدام حمید داخویانی حمید چالاکی حتی بلاکن بروشور جهاتی قدخه کرن دوی چارچوبه دا چالاکیه هدف جهات قدخه کرن او کسی کلوی در کوم بون همی سند یعنی اندام سندکایم بون رخصتن سیویل بون سیاست و من اندام پارتی سیاسی بون یکسر همیه کرن نوا زنجیره پلیسا و یک همیه دست سر کرن حتی وکیلیشی او 47 کس هیچی بن شاوان دا ifade آن تگرتن لامن زانن وان بردن آنجی وان بگرن مشین گرتیکه درباره که دا تو آگاهیتنه ایرو دیس جمعیت روزنامه‌وان کرد کاملا دجله و فرات ده همان چرچوه دخواستن هم دجی شهر هم دجی و اپراسیون داخلیانی کی بدن دیسا پلیسا به هزکا مزن نهیشتن که کلان داخلیانی خوب بدن گفتم که داخلیانی بدن مواجه دست سرپنج برای مواجه پروتست کرد داخلیانی کی ندا لیم کار بچه که حتی روزال آمده همین چالاکی قد خلن خليجان فارقين في أمريكا دنگ أمريكا دياربكر آمدي راستو خب مرة بقول كي سباز وداويترين بامن وزشي جكوبا الجهاني لقطري ولجم هفكار سيروان قشبن بشتيفي نافبري سلاو بینرین دلال هر دری روزک دنج جوش و گرماهیا جام جهانی یا فوتبال لقطر دست پیکری از بارد کم نه دخیل و نه آسو نه کسی که دنجی لدنگ امریکا وش در وی دنگ امریکا پیش بینیا و انجامیت کر براستی انجاما هری داوی کو نها ميسي هر کس شافي وان لميسي بو كود ياريا أرجنتين وسعودية دا تشتكي بالكيش بك لأو يك نهات كرن جبرجو بري دورا نيف ساعتي أو يك بداوي بو أو ليستك بداوي بو دراف برا هردو تيمان دا جروبا سي دا ود أنجام دا عربستان سعودي سركفتنا كديروكي
بسرخص دو بيك أمي هلبت بيتر لسرفيكي بآخفن لي أم بچن بابتك دن نوچين هري گرم او دراي ما يا غريدا وانجي گرينگا وكو دوجي مگوت گلي گهدارن هجا تيما يعني ليستكا ايران وانجلترا گلك سمبول و ليفين سياسي بخوراني وكو ميناك د سبيكا وياريه ده بو كو بش شش بدو بو انجلترا بداوي بو ليستكوان تيما نشتيماني يا ايران سرودا نشتیمانی ولات خو نخوندن او به دنگی وکو شویکی پروتستو کرنه جبو تندو تجیا حکومت ایرانی همبر خو پیشاندارن له هندره ولات هات دیتن دلوچه که دنده کاپتین چند تیم موندیالی ایدی نما نیشانا کسکسوره دما لیستکان دل خودکن او نیشان وکو پشگری جبو کسین هف رگز خواز او رگز گوهر آنکو LGBTQ تیزانین لی جبرکو فیفا گفا خواربو کو اوی وان یا ریزانان بک ارمانج اگر وی نشانه وین یعنی نشانه کسکسوره لخو بکن کاپتین هفت تیم اوروپی بری موندیاله بریار دابون کو نشانه کسکسوره لدما یارین القطر لخو بکن وکو هلوستک هم بر سیاست قطر یعنی حکومت قطر هم بر کسین جواکا LGBTQ بله گلی بینرین هجاج بو ام بهتر لسر یارین دو و ایرو و یند دمجمیرن بیده باخفن نوها ج آلمانیا یاریزان بری تیمان اجتماعی سوریه و راهنار فوتبال جومرد موسا مرای جومرد گلک سپاس بو بجداریت بری هر تشتیم جیا داوی دست بکن تا پیش بین دکر کو براستی عربستان سعودی زورا ارجنتین بخین براستی بالکش بوش بو من روش باش جبوه تفا سكيف خوش مزبورة مبراستي يعني مفاجآت مزن بو سبرايزك مزن بو والله كسي يعني افدشتها نداني بر جافا منتخب ارجنتين اف سي وشش مباراة نخسرية ومرشحك مزنش كاس العالم ريقو بطولة بسطينة جبولو ما قش عم تقول جو منتخب ارجنتين اكيد بلكي يعني بربحها بس منتخب السعودية ايرو براستي يعني مستواه قلكي باش قدمان مستاهل بوجو بربحه ارجنتين ند مستوى خي وك حرتم دبو وجو داخل ياكرن انه ارجنتين بطريقات كولو يعني اوغم دجم شعب بجوج السعوديه ناري بجديات نكت السكيده بعكس السعوديه بالاسكت قالكي جدي بقالكي تكتيكك مظن كد غير بارد ويعني براستي فوز بقالكي مهم بو مفاجئ بله كابتن جومرد يعني بري مونديال دست بيبدك خافتن لسروي كو ارجنتين يك جوان ولاتي كو براستي بلكي بيجي جيما داوي اف جيما ايرو نافر عربستان سعودي وارجنتين ده تنيشان ده بلكي ارجنتين اسطاوي ورق هارتن ده حردو ليستكن بيش ماذا تشد بيجي بري يعني جارنا دجي ولو تشيبويه اسبانيا جي صاله بطوله كاس العالم ستاند مباراه اولي خسري بسويسرا رج بقولوا جارنا جي يعني اف نتيجه ولو سلبي يعني وقت فريقي بيتر يعني سري خرات كان ولا ارضيه سكنن انه امنا فريقاك ثاني بليزن في بطوله دفي ام جديات بليزن دفي ام بشكل كي باشتر بليزن جبولو توقعاتكم دحرت مباراه بيد مستوى ناتش يدرب وفقر مستوى خوي طبيعي لانه فعلا مجموعات لاعب الجمهن كاربقه مباراه هالي البته بلكي وقو قالك دبيجن تجي يك جوانا يك سربرايزن هاري مزن يه مونديالي دفانسي روجان دي حتى انها وكي دنت تشافريت سربرايز ومفاجات كده روجان بيج ده يان دي ليست كان ايرو ده ما مستعد فوتبول ضد كان صالي داوود براستي فرقي بتشوچو مزن قالكي يعني فرق نابونا نمايه هم فريقي بتوجك جيت شغلن وكاردكن وتدربن وحاضر كرن خاصة البطولات وقت فيناش كأس العالم حرتش ممكن دمباري ورده جبولو اف مباراه بالذات ودرسك باش هم فريقان بو بشكل كي جدي وبيتر باشتر بليز يعني بقشتي تدبيجا تش تيمك هي وقت تشتغل سعوديه ايرو كر تش تيمك دن هي كوت بيج بين دك اوجي تشتكي ولو بك هاجر ايرو بسبه يا دروجن بيج ده أذربيجان منتخب المغرب او عناصر الجم قشتغل اوروبا دليزم منتخبك باش از قومان منه اوجي مستواك باش قدمينو تشكي باش بقد في بطوله بله دو كابتن كاوا حسو جي مارو هوالي تيش خويجي افيك بيشنيا بيش بينكركو مغرب بلكي تشتكي بك وقالك بحث صربيات كن وقالك تيم دنهن براسي كابتن جومرد وقالك بالكيش بكا ام بهافر هلبت سباس بو بجدارياتا ام سبا ودسبا دروجن بيش ديس بيتر باواكي برفرهتر بحثا فان ليستكو جيمان بكن قالك سباس جومرد موسى دمربو باواكي زنديج المانيا سباس بوتاس سباس بله بینرین هجا وی که جیم گهشتن داویا بشه خویا و برنامه حتی جارک دنیا نو حیاسبه ببینین دخیر و خوشیده
سپاس سیروان جبوان ئاگەهیان بڕاستیژی و تیمە عەربستانە سعودی زۆرە ئەرجەنتینیە ببە تشتەکە ناکە بە سەری من شتێکی هەڵبەت مسی ئەبواە 6 گۆڵی بکردایە بەڕاستی مسی و یاریزانی لەسەر ئاستی جیهانی تێنا بکەن لەسەر ئاستی فوتبۆڵە جیهانی و یاریەک وەسادا گۆڵەکێ نینە شتێکی لە شتە هەرێ باڵکێشەکانەوە بوو کە تیمی ئێران بەهێزن بۆ بە بۆنەی بێتاقەتیانەوە بەرامبەر حکومەتەکەیان یاری بەتەواوی سرنجڕاکیش بووک و سرودان نیشتیمانی وڵاتی خۆ نەخواندن دەمێەوە ناڕزایی و دەربڕین و هەفسۆزیە دیگەل خۆپیشاندانی ئیرانیدا لێ ئەمێ ببینین ئەرجەنتینی ڕەنگە هێشتا دەلیڤەها بە چونکو یاریگەلێکمانە بەرحاڵ هەتا بەرنامە سەباهی کورتکردنەشنم دگەهینەیەک هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز هەر شاد و بەختەوەر بن.